لە پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان فەرمانبەرانی بەشێک لە فەرمانگەکان بۆ دووەم ڕۆژ بایکۆتیان ڕاگەیاند و هەڵەبجەش ئەمساڵ خۆی بۆ نەورۆز ئامادە نەکردووە. لە هەولێریش پێشخستنی ڕاژە بۆ زیاتر لە 200 کارمەندی بەرگری شارستانی کرا. سڵاوتان لەبێت، چاوانم و هەواڵەکانتان پێشکەشەکەم. بۆ دووەم ڕۆژی لەسەر یەک فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی لە فەرمانگەکانی سلێمانی بایکۆتی دەوامیان ڕاگەیاند و لە ئیدارەی گەرمیانیش نووسینگەی تۆمارکردنی لە دایکبووان و مردن وەک یەکەمین فەرمانگە ئەمڕۆ بایکۆتیان ڕاگەیاند. لە ئیدارەی ڕاپەرێنیش فەرمانبەرانی دادگای بەرایڕانیە و قەڵاتزێ و حاجیاوە بایکۆتی دەوامیان کرد. سەرچاوەیەک لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بە 964 وت. فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بڕیاریان داوە تا موچەکانیان پێنەدرێ ناچنەوە دەوام. ئەو سەرچاوەیە ژووتی هاوڵاتیان بۆ ڕایکردنی کارەکانیان سەردانی هاتوچۆی سلێمانی نەکەن. لە پارێزگای سلێمانی جگە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەریەک لە فەرمانبەرەکانی دادنووسی دوو ئاو و کارەبای سلێمانی بۆ جاری دووەم لەسەر یەک بایکۆتی دەوامیان کردو. تا ئێستا فەرمانگەی پەیوەندیدارەکانی هەڵەبجە هیچ ئامادەکاریەکی نەکردووە بۆ سازدانی ئاهەنگ و کردنەوەی ئاگری نەورۆز لە ئەم ساڵدا. بەڕێوەبەری فەرمانگەی چالاکی لاوانیش دەڵێت هیچ بودجەیەکمان لە بەردەستدانە لە 2 ساڵی ڕابردوودا ئاهەنگ و ئاگری نەورۆز لەلایەن بەڕێوەبەرایەتی چالاکی لاوانی هەڵەبجە ڕێکخراوە. ئەریوان ساڵح بەڕێوەبەری ئەو فەرمانگەیە بە 964 وت. 2 ساڵی ڕابردوو لە گیرفانی خۆمان خەرجی پێداویستی ئاهەنگەکەمان دابین کردووە. نەمانهێشتووە هەڵەبجە بێ ئاگری نەورۆز و بێ ئەویا دەبێت. وە بۆشایەکەشمان پڕ کردوێتەوە. بەڵام ئەم ساڵ تا ئێستا هیچ ئامادەکاریەکمان نەکردووە و هیچ بڕەپارەیەکیشمان بۆ خەرج نەکراوە بۆ ئەوەی ئاگر بکەینەوە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بڕیاریدا بە پێشخستنی ڕاژەی خزمەتی زیاتر لە 200 ئەفسەر و کارمەندی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر بۆ ماوەی 6 مانگ. مقدم کاروان علی و تەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر بە 964 ڕاگەیاند. بڕیاری پێشخستنی ڕاژە یارمەتی دەبێت بۆ ئەوەی زووتر کارمەندەکان و ئەفسەرەکان لە بەڕێوەبەرایەتیەکەیان پلەکەیان بەرز بکرێتەوە و 6 مانگ زووتر پلە نوێیەکەیان بۆ دەبەسرێت. لەناو ئەو کەسانی پێشخستنیان بۆ کراوە 12یان ئەفسەرن و زیاتر لە 200 کەسیان کارمەندی بەڕێوەبەرایەتیەکەن. پێم خۆشە سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕابکێشم. بەپێی پێشبینیەکان بێت کەژناسی ڕایگەیاندووە کە لە سبەینە دوای نیوەڕۆوە بارانی بەلێزما بێت و ئەگەری دروستبوونی لافا و کۆبوونەوەی ئاوێکی زۆر هەیە لە هەولێر و کاروان میراودەلی بۆ 964 قسەی کردوواڵێت ئێمە تیمەکانمان لە هەموو شوێنەکان ئامادەن و لەگەڵ ئەوەش ئامادەکاری تەواو کراوە بۆ دروستبوونی لافا و ئەو ژیار جەمال و توێتی کە لە هەولێر ئێمە ئەو شوێنانی کە مەترسی دروستبوونی لافاو هەیە هەموو شوێنەکانمان پاک کردوێتەوە بۆ ئەوەی کەمتر مەترسی لافاو هەبێت. لە هەولێر چەند خاڵێکی لاواز هەیە کە ئەو شوێنانە زیاتر ئەگەریەوەی هەیە کە لافاو دروست ببێتایە. یەکێک لەوانە پردی سەیداوایە 100 مەتری لای فامیلی مۆڵ. هەندێک ناوچەی ترن ئەتوانن سەردانی ماڵپەڕی 964 بکەن و ورد و درشتی هەواڵەکە بزانن. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش.